ئێستاش دەچینەوە باشووری کوردستان و بەرپرسی ناوەندی سنوور میدیا کارۆخ عومەر وەردەگرین و گفتوگۆی زیاتر دەکەین سەبارەت بە هێرشەکانی ئاکەپە بۆ سەرمەدیای ئازاد. بەڕێز کارۆخ عومەر، ئەم کاتتان باش؟ هەموو کاتێکتان باش. بەڕێز کارۆخ، دەربارەی ئەو هێرشانەی ئاکەپە چی دەڵێن کە لە باکووری کوردستان و تورکیادا زیاتر لە 20 کەناڵی تەلەڤیزیۆنی و رادیۆی داخستووە و هەروە فشارەکانی ئاکەپە سەختی کردە سەر وڵاتێکی ئەوروپی کە کەناڵێکی کوردی لە وڵاتی ئەوروپادا دابخات؟ زۆر سپاس. دیارم سەرەتا ئیدانەی ئەو کارە ناکشیرین و هەنگاوە تۆتالیتارانەی تورکیا دەکەم ئەمەوێت لە ڕێگەی ئەو کوردانەی ئەو حەزبولایەنانی کە لە هەرێمی کوردستان واتە باشووری کوردستانەوە هاوبیری و هاوپارێزەری بەرژەوەندیەکانی دەوڵەتی تورکی ئۆردوگانن. ئەمەوێت لە ڕێگەی ئەوانەوە ئیدانەکە بگا بەدەستی ئەو لایەنانەکە لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوانەی تورکیا بە ئیدانە ئەهێز و بەکارێکی مەترسیداری لە قەڵەم دێت. دیارە هەنگاوەکانی تورکیا لە ئێستا هەنگاوێکی مەترسیدارە بۆ سەر پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان. تورکیا لە دوای هەڵبژاردنەکەی 2015 کە تێدا هەدەفە سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا هەنگاوەکان بۆ نەمانی پرۆسەی ئاشتی ئەتوانم بڵێم لە ئێستا پرۆسەی ئاشتی بە تەواوەتی پەکی خراوە دەستی پێ کردووە بەوەش لە کوشتن و بڕینی کوردانی باکوور، لە گرتن و ئەشکەنجەدان و سزادانی ئەندام و لایەنگرانی هەدەفە لە باکووری کوردستان و تەنانەت لە ئێستا دەرکردنی سەدان مامۆستای کورد لە خوێندنگاکان و لە ئێستایش تاقەترینین کە دەستبردن بۆ کەناڵەکانی ڕاگەاندن کە کەناڵی ڕاگەاندن بە تایبەتی لە نێواندا کەناڵی میدیای ئازاد و بە تایبەتتریش مەدەنوچە ئەمەش کە میدیایەکی واتە ڕاگەاندنێکی منداڵانە کە هیچ مەترسیەکی ئەو تۆی بۆ سەر پێگەی ئۆردوگان نیە هەستا بەداخستنیواتە ئەمە هەنگاوانەی تورکیا ئەومان پێ بەڵێ تورکیا دەوڵەتی تورکیا بەرەو لە دەوڵەتێکی ئەوروپی بەرەو دەوڵەتێکی فاشیست و دیکتاتۆری هەنگاوە لەنێت بەمەش لە نێوان ئەوێت بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی بۆ سەپاندنی دەرخستنی هەیمەنی خۆی بە باکووری کوردستان و کوردانی باکوور دەستێن کات ئەمەش کە هەنگاوەکانی بۆ بەخستنی ئەو بەڵێنەی کە پێشتر خۆی داگوکە پرۆسەی ئاشتی دەستی پێ کردووە. بەڵێ بەڕێز کارۆخ، ئێوە وەک ڕۆژنامەوانی باشووری کوردستان چی دەکەن سەبارەت بەو داخستنانە؟ ئایا کار و چالاکی بەڕێوە دەبن؟ ئێستا من ناتوانم هیچ بەڵێنێک بم، بەڵام ئەوە ئەتوانم بڵێم ئەم هەنگاوانەی دەوڵەتی تورکیا کە دەمێکە دەستی پێکردو بە بەردەوامی کار و چالاکی هێزی ئیدانەکردنی بۆ گەیاندنی پەیام و ناڕەزایی بە دەسەڵاتدارانی هەرێم کە ڕۆژانە هاوپەیمانیەتیان لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیە کە نەوتی باشوور قوتی خەڵک ئەدەن بەدەمبی ئەدەن بۆ پاراستنی بەرژەوەندەکانی دەوڵەتی تورکیا و ئەکەپە و حەزبەکەی ئۆردوگان. بەڵێ بەردەوام ناڕزایەتی هەبوو و ئایشبێت بەردەوامی ئەبێت چکە لە ئێستا ناڕزایەتەکان باشووری کوردستان خۆتانەدانن لە بۆ قوت و ژیانی خەڵک دەستی پێکردووە. بەشێک لەوانە کە دژی ئەو دەسەڵاتەیە کە بەرژەوەندەکانی ئۆردوگان ئەپارێزێت لە نێواندا ئۆردوگان لەو هەر ئۆردوگان بەوەش هەنگاوی مەترسیدار دژی کوردانی باکوور دەهێت واتە بە قوتی خەڵکی باشوور کارهێنێ بۆ لێدان بۆ لێدان و کوشتن و بڕینی کوردانی باکوور لە تورکیا. بۆیە بەڵێ ناڕزایەتەکان ئێستا بەردەوامی هەیە ئەوە نیە لە سەردا بێت وەکو بەتایبەت لەسەر ئەو هەنگاوانەی تورکیا کە ئێستا بۆ مەسلەی داخستنی میدیای ئازاد و میدیای کوردی لە باکووری کوردستان بەڵێ ئەبێت چونکە هەمووی ناڕزایەتەکان پێکەوە لە ئێستا خەڵکی کوردستان لە کۆی ئەو پرۆسانەی کە بەسەر هەر چوارپارچەی کوردستان و لە نێواندا کوردانی کوردستانی باشوور کە ڕەستە بە پاراستنی بەرژەوەندەکانی دەوڵەتی تورکیا وڵات لە شەقامە هەموو ئەو بابەتانە ئەو درێژ و ناڕزایەتی دێژی هەموو بابەتانە دەبڕێت. بەڵێ بەڕێز کارۆخ عومەر، ڕۆژنامەوان لە باشووری کوردستانەوە زۆر سوپاس بۆ کاتێک پێتان بەخشین، کاتێکی شاد بۆ بەڕێز.